ئەنجامدانی ئەم جۆرە فستیڤاڵانە هەر بۆ خۆی کاریگەری ئەرێنی زۆر باشی هەیە بە تایبەتی لە کۆبنەوەی سینەماکاران لە کۆبنەوەی ئەو خەڵکانەی کە لە بوارەکەی ئیش دەکەن دەرهێنەر پرۆدیوسەر یاخود ئەوانەی کە وەکو ئەکتەر بەشدار دەبن هەروەها بینینی فیلمی کوردی من هەموو جار باز لەوە دەکەم فیلمی کوردی بەرهەم دێت بەڵام گەنجانی ئێمە ئەگەر فستیڤاڵێکی وانە بێت دەرفەتێکی وانە بێت لەکوێ فیلمی کوردی ببینێ فیلمی کوردی تەنیا تا ئێستا بەداخەوە زیاتر بۆ فستیڤاڵەکان بووە کەمتر دەرفەت هەبووە کە گەنج لە سینەما فیلمی کوردی ببینێت بۆیە دەستخۆشی لە ستافی فستیڤاڵی فیلمی دۆک دەکەم هیوادارم بەردەوام بێت هەرچەندە چەند ساڵێک بەهۆی کۆرۆنا یاخود بەهۆی نەبوونی بودجەی پێویستم فستیڤاڵە دوا دەخرێ من پێم وایە کە ئەنجامدانی ئەم فستیڤاڵە کاریگەری زۆر باشی هەیە دەبێت هەبێت دەبێت بەردەوام بێت و هیوای سەرکەوتنتان وەدەکەم.